بەناوی خوای گەورە سوپاسدانەکەین. بەڕێزان وەک ئاگادارن کە مانگی ڕەمەزانین و دوای مانگی ڕەمەزان کۆتایی ڕەمەزان ڕۆژی جەژنە. جەژنیش ناوی خۆی وا بەخۆیەوە ئەبێ ڕۆژی خۆشی و شادی بێت و ڕۆژی سوپاسگوزاری خوای گەورە بێت و لە نێوانی خۆمانە کۆمەڵایەتیمان بەهێزترکەین، پەیوەندیەکانمان قایمترکەین. جا بەڕێزان ئەم جەژنەش سەرەتای لە چی وەدەسی پێکردووە؟ پێش ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چێ بۆ مەدینە، خەڵکی مەدینە ڕۆژی خۆشییان هەبوو، ڕۆژی شادیان هەبوو، جەژنیان هەبوو. بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام کە هاتووە سەیری بار و دۆخ و وەزعەکات. ئەگەر شتی باش بێت تاکید یەکات و تەسبیت یەکات و ئەفەرمێت بەردەوام بن لەسەری، و ئەگەر هەندێک کاری ناباش یان خەڵکێک کەوا شتێکی خراپیان هەبێت، ئادابێکی خراپیان هەبێت، هەوڵ ئەدات کەوا بیگۆڕێ. جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئەو خەڵکەی بینی کەوا جەژنیانە، وەخوای گەورەش دوو کاتی زۆر زۆر مبارەکی ئێمەی دیاری کردووە کە کاتی ڕەمەزانە و کاتی حەجە. ئەم دوو کاتە دوو عیبادەتی گەورەی تایە و دوای عیبادەتەکانیش حەق ئێمە زۆر زۆر سوپاسگوزاری خوای گەورە بکەین و کۆتایی ئەو دوو عیبادەتە گەورە بە خۆشی و شادی و بە ڕۆژێک ناوی بنێن جەژن. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بڕیاریە و فەرمووی خەڵکینە ئەگەر لەمەوە پێش جەژنتان هەبووە، ئێمەش وەکو مسلمانان وەکو ئادابێکی تازەی دینداری و ئیسلامی خوای گەورە ئەو ڕۆژانەی گۆڕاوە بە دوو ڕۆژیش بۆ ئێوە، بۆ ئومەتی من، بۆ مسلمانان تا قیامەت. دوو جەژنمان بۆ هەیە، جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان. جەژنی ڕەمەزان بە کۆتایی مانگی ڕەمەزانیت، دوای ئەوەی کە مانگێک ئەگرین و مانگێکی زۆر زۆر گەورە و مبارەکە و توێشوویەکی باش مسلمانان ئامادەی ئەکەن بۆ دنیا و بۆ قیامەتیان، حەقوایەکەوە خوای گەورە کە ئەو دەورە مبارەکە ئەکاتەوە بۆیان کۆتایی مانگەکە کە تەواو بوو خۆشی دەربڕن و ئەو ڕۆژە ناو بنێن ڕۆژی جەژن. و هەروەها ڕۆژی جەژنی قوربانیش کە ئەویش لە کاتی حەجایە و ئادابی حەج و ڕۆژی عەرەفە تەواو ئەبێت و ئەچنە ناو مەناسیکی حەجەوە و ئەو دوای عەرەفە ئەو ڕۆژە دەست پێ ئەکات و ئەویش پێغەمبەری خوا دیاری کردەوە کەوا ئەویش ئەبێ جەژن بێت و مسلمانان حاجیان لەوێ حەج ئەکەن و باقی مسلمانانیش لە شوێنەکانی تر خۆشی دەرئەبڕن بەهۆی ئەوە و بەشداری ئەو خێرە گەورە ئەکەن و ئەو جەژنە ئەنجام ئەدەن. جا ئەو جەژنە لە سەردەمی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام ئادابەکەی بەوە بووەکەوە سەرەتای بە کۆکردنەوەی سەرفترە دەست پێکات کە ئەویش بەڕاستی کارێکی دینداری زۆر گەورە و مبارەکە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دیری کردەوە لەو ڕۆژەدا کە پێویستە مسلمانان خۆشیە گێڕن و چەشتونان ئەکەن و هەموو کەس جل و بەرگی جوان لەبەرەکات. هەندێک لە ماڵان لەوانەیە بژێوی جەژنیان نەبێت و خواردنیان نەبێت، لەبەر ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بڕیاریە تەبیعی بە ئەمری خوای گەورە فەرزی کرد لەسەر مسلمانان هەموو ئەبێ لەو ڕۆژە پێش ئەوەی نوێژەکە بکەین هەموو خواردنی ئەو کاتە وەکو بڵێ پێخۆری ئەو کاتە کە خورما بووە، کە جووە بووە، کە کەشک بووە، ئەو شتانە لەو کاتە
پارەشتیوان نەبووە فەرموویەتی بیهێن و هەموو کەسێک خۆی و خێزانەکەی ئەبێت ساعێک کە ئەو ساعە لەوانەیە 2 کیلۆ نیوی ئێستا بکات بیهێنن لە خواردن هەر کەس خواردنی خۆی هەیە و بەچی جەژن ئەکاتەوە بیهێن و با بەشیکەین بەسەر فەقیرانی خەڵکی مەدینە و مسلمانانی ئەو دەوروبەرە جارێ جەژنەکە حەت نوێژ ناکەن یعنی دەست پێ ناکەن ئللا بەو کارە مبارەکە نەبێت کە ئەوەش بەڕاستی کارێکی زۆر پاک و ئینسانیە و خزمەتی گەل و مسلمانانە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم کە خۆر ئەکەوێت ئەو ڕۆژە و کەمێک بەرز بوویەوە پێغەمبەری خوا بڕیاری داوە تەبیعی کە سنەت وایە نوێژی جەژن بکەن کە ئەویش دوور کات نوێژی جەژنە دوورکە ئەو بە نوێژی جەژن دەست پێ یەکەن و نوێژەکەیش لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چۆن بووە پێغەمبەری خوا وەکو وتمان ڕۆژی شادی بووە جا ئەو شادیە هەم عیبادەتێکی تێکەڵ کردووە هەم خۆشی و شادی تێکەڵ کردووە لەبەر ئەوە فەرموویەتی با نوێژەکە بەرین بۆ دەشت شوێنێکی تایبەت بووە لە شاری مەدینە لە دەرەوەی مەدینە چوون بۆ ئەوێ اینجا فەرموویەتی پیاوان ژنان مناڵ و حتا ئەو ئافرەتانەی کەوا نوێژیان لەسەر نییە و نوێژ ناکەن ئەوانیش بێن قەینا نوێژەکەمان لەگەڵان نەکەن بەڵام لەوێ وتارتان بۆ ئەدەم و هەندێک یاری و خۆشی و شادی دەرەبڕین لەوێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو خەڵکی هەموو کۆ کردوێتەوە پیاوان لە پێشەوە ژنان لە دواوە مناڵ لە بەینا ئینجا وتاری بۆ داون دوور کات نوێژی جەژنی بۆ کردوون ئینجا دوای ئەوە بەعزێ یاری ئەو کاتە یاریان کردووە حتا لە فەرمودەکە هاتووە کە پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام خۆی لەگەڵ عایشە مسابقەیان کردووە بۆ ڕاکردن کامیان پێشەکەون و ساڵێ پێغەمبەری خوا پێشکەوتووە ساڵی دووهەم عایشە پێشکەوتووە بەو شێوەیە بتر باقی خەڵکەکە دوای نوێژەکە هەریەک لە سوچێکە و هەرکەس لە دەشتەکە و هەرکەس بۆ خۆی یاریان کردووە و ئەو ڕۆژە خۆلاسە ڕۆژی گردن ئازایی ڕۆژی خۆشی و شادی بووە جاوە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ویان کردووە مەگەر ئەڵێ یەک ساڵ لەبەر باران دەرنەچوون ئەگینا هەموو ساڵێ لە دەشتا کراوە بەڵام دوای ئەوە ئیتر لە شارانی تراو لە گوندەکانە ئەو سنەتە زیندوو ئەکرێتەوە مسلمانانیش ئەو ڕۆژی جەژن هەوڵ ئەدەن ئەو نوێژە بکەن بەڵام لەم دوایە وا هات کە نوێژەکە لە هین ئەکەن نوێژەکە لە مزگەوتە ئەکەن و ئێستا بووە بە عادەت بە عورف و عادەت یانە ئینا ئەسڵ وایە بچینە دەرەوە بەڵام ئیتر لەبەر هەر هۆیەکەی ئێستا نەمانتوانیەوە ناتوانین ئەو سنەتە زیندووکەینەوە هەر کەسێکیش بیکاشتە کارێکی زۆر پیرۆز و مبارەکە ئەفەرمێت ئێمە ئێستا زۆربەی لە مزگەوتەکانە نوێژەکە ئەکەین و ئەمجا خەڵکەکە باقی ئەڕواتەوە و هەموو کەس خواردن دروستەکە ئەو ڕۆژە و ئێمە پێویستە مامۆستا بەڕێزەکان لە مزگەوتە ئەو ڕۆژە ئادابی جەژن بە مسلمانان بڵێن حتا ئەگەر بکرێت شەوەکەیشی یا ڕۆژێ پێش ئەوە یا جومعەیەک ئەگەر پێش ئەوە بۆیان باسکەن پێش ئەوەی بچنە ناو جەژنەکە ئادابی جەژنیان پێ بڵێن ئادابی جەژن وەکو وتمان ئەوە یەکەوە ئەو سەرفترە بدرێ کۆ بکرێتەوە بۆ فەقیر و هەژار دووهەمیش دوای ئەوەی کەمێ خۆر ئەکەوی و خۆر بەرزەبێتەوە دوور کات نوێژ بکرێ بە جەماعەت لە مزگەوتە ئەوەی بۆی ئەکرێ ئەوەیشی بۆی ناکرێ پیاوان ژنان ئەتوان لە ماڵەوە تا نزیکی نیوەڕۆ ئەو دوور کاتە بکەن و خێرێکی زۆر زۆر گەورەیە ئەوەش وەکو بڵێ ئادابەکە اینجا دوای ئەوە خواردن دروستەکرێت لە هەموو ماڵەکانە و مسلمانان ئەڕۆنەوە و من پێم باشە کە یەکەم شت کە مسلمانان ئەگەر قرار بێ خۆشی دەربڕن و ئەگەر قرار بێت گردن ئازایی لێ بکەن جارێ ژن و پیاوەکان ینی هاوسەرەکان گردن ئازایی لێک بکەن و سنگ فراوانی بەرامبەر یەک دەربڕن و ئەگەر شتێک لە بەینا هەیە گردنیەک ئازاکەن و بڕیار بن کەوە ئەوەی لەوە پێش بووە خی گەورە قوبولی کاتوو ئەگەر ناخۆشیێکیش بووە لە یەک ببرن و ڕۆژێکی تازە دەست پێ بکەنەوە و هەروەها مناڵەکان دەستی باوکودایکیان ماچکەن و لە خزمەتیانە اینجا ئەمە وەکو بڵێ دوای ئەوەش مسلمانان بە گوێرەی توانایان دەست بکەن بە گەڕانی ماڵەکان
و بچن بە تایبەتی سیلەی ڕەحم لە ڕۆژانی جەژنا زۆر پێویستە برا بۆ برا خوشکان بۆ براکان باوکو مناڵەکان بۆ لای باوکو دایکن باوکو دایک بۆ لای مناڵەکان ئامۆزا پورزا بنەماڵەکان اینجا دۆستان ئاوسیەکان هەر کەس فریا ئەکەوێ سەردانی یەکتری بکەن و بەڵام سەردانەکانیش یەکەم تازەکردنەوەی خۆشەویستی و برایەتی و خزمایەتی بێ دووهەمیش ئەوەی زۆر گرنگە ئەوە یەکەوە ئەگەر کەسێکیش ناخۆشیەک لە بەینا ببێت بەڕاستی من پێم باشە کەوا لەو ڕۆژە هەوڵ بدرێ گەردن ئازایی بکرێ و لە یەک حاڵی ببن و ئەگەر حەقیان لا یەکتریە حەقی یەک بدەنەوە ئەگەر حەقیشان لا یەک نییە و ئەگەر هەر تەنها شتێکی کەمە ناڕەحەتێکی بچووکە گردنی یەک ئازاکەن و چونکە بەڕاستی ئێمە فەرمودەمان هەیە کە هەر کەسێک دەنگ لە یەکدا ببڕێ و دەنگ لە یەک وەرگێ کردەوەیان بەرز نابێتەوە بۆ لای خوا ئەیوەسیێنی هەتاوەکو ئاش دەبنەوە ئێمەش ئەبێ بەگوێی ئەو فەرمودانە بکەین و بۆ ئەوەی کەوا لە قیامەت تا زەرەر نەکەین ئەو ئاشتبوونەوەی بڕیار بدەین جا بەڕاستی زۆر ئەمە لە ڕۆژی جەژنی ڕەمەزانە و جەژنی قوربانیش بەڕاستی ئەویش هەر نوێژەکەی تایە و قۆچی تایە ئەو وەکو چۆن ئەم سەرفترەی تایە بۆ فەقیر و هەژار و ئاینی پیرۆزی ئیسلام هەرگیز توێژی فەقیر و هەژار و بێباوک و ئەوانەی لەبیر نەچووە هەمیشە لە خەفەتی یەکتریا بن مسلمانان دەوڵەمان ئاگای لە فەقیر بێ مەسئول ئاگای لە میلەت بێ ئەبێ ئابە و شێوەیە ئەمە ئاگامان لێبێ بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام بەواجبی داناوە ڕۆژی جەژنی ڕەمەزان سەرفترە بدەین بە هەژارەکان جەژنی قوربانیش قۆچ بکەین خۆچیش ئەویش بەڕاستی شعیرەیەکی ئیسلامیە کە لە ڕۆژی جەژنی قوربانە تا چوار ڕۆژەکە مسلمانان حیوانێکی زۆر سەر ئەبڕن و هەموو ماڵەکان پڕگۆشت ئەکەن و ئەلحەمدولله ئەبێتە نیشانەی خۆشیەک گۆشت خواردنێک کە ئەوانەیش کەوا لەوە پێش توانایان نەبووە گۆشت بکڕن لەو ڕۆژە ئەلحەمدولله گۆشتی باشیان بۆ ئەڕوات و ئەمەش بەڕاستی ئەو دوو مناسبەی پیرۆزە دوو مناسبەی گەورەیە کە ئەم ئاینە مبارەکە بڕیاری داوەجا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم حتا ئەفەرمێت لەو دوو ڕۆژە کە مسلمانان خۆشیان دەرەبڕی و گۆرانیان ئەوت ئەفەرمێت ڕۆژێ دوو کەس گۆرانیان ئەوت لە خزمەتی پێغەمبەر علیه السلام لە مزگەوتە پیان ئەوتن کەسی حەبەشی گۆرانی بێژ بوون گۆرانیان ئەوت فەرمی ئەبوو بەکر هات کە بینین سەیرەکە ئاوایە فەرمووی چۆن ئەبێ ئاوا ئێوە گۆرانی بڵێن ئەمانە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی وازیان لێبێنە ئەمڕۆ جەژنە حتا فەرمیوت عایشە کە فەرمووی ئەوە چییە فەرمی ئەوە گۆرانیە و ئەگەر تۆش حەز ئەەکەی وەرە سەیریکە فەرمیوت عایشە لە دوای پێغەمبەرەوە لە سەرشانی پێغەمبەر سەیریەکردن و ئەویش هەتاوەکو مانوو بوو اینجا فەرمووی ئیتر بەسمە دەفەرمووی ئیتر خوا حافیزە بێ ئابەم شێوەیە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئاوا بڕیاری داوە پێی خۆش بووە مسلمانان لە خۆشییا بژین و ئێمەش پێویستە ئەو دوو ڕۆژە بکەین بە خۆشی و شادی و حەزەکەم ئاخر قسەیشم ئیشارە بە شتێ بکەم کە عادەتێک هەیە کە لە ناومانە ئەویش تازەکردنەوەی تەعزیەیە من داواکارم کەوا بە هیچ جۆرێک ڕۆژانی جەژن تەعزیە دووبارە نەبێتەوە خوا لە مردووی هەموو لایەکمان خۆش بێ هەمومان مردوومان هەیە کە سوکارمان وەفاتی کردووە نزیک بێ یا دوور زوو مردبن یان نزیک مردبن ئەو ڕۆژە ڕۆژی جەژنە و جەژن جیایە و ماتەمینی و تەعزیە جیایە تەعزیە تەواو بووە دووبارەی مەکەنەوە و هەروەها مەچن بۆ سەر قەبران لەو چەند ڕۆژەی جەژنا چونکە بەڕاستی باش نییە کە ژنان پیاوان هەر کەسی ئەڕوا باش نییە و داواکارم کەوا خوای گەورە هەموو لایەکمان موفق کات و هەمیشە لە خۆشییا بین و جەژنمان ببێ بە جەژنێکی حەقیقی و ئینشاءالله کوردستانمان خوای گەورە ئاوەدانتری کاتەوە و ئینشاءالله هەر نەهامەتی و ناخۆشیەک و خەفەت و مەراقمان هەیە ئینشاءالله لە بیرمان بچێتەوە وەزعێکی باش ڕوومان تێ بکە بەرەکاتی ڕەمەزان و بەرەکاتی جەژن بڕژێ بەسەر هەموو لایەکمانە خوای گەورە موفقتان کە عاقبەت خێر بن دوعای خێر بۆ یەکتری بکەین گردنی یەک ئازاکەن گردنی هەموو لایەکتان ئازاد بێت خوا دڵمان خۆشکە سپاستان ئەەکەم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه